بە ئۆتۆمبیل چەندین کیلۆمەتر دەبڕێت تا دەگاتە شوێنی کارەکەی. کایلا ژنێکی ئەمریکیە و دانیشتووی شاری سلێمانیە. ئەو سەرپەرشتیاری کێڵگەیەک دەکات لە کەمپی باریکە لە شارۆچکەی ئەربەد. فێرکاری لە بواری کشتوکاڵکردن بە کەمترین ڕێژەی ئاو و بەکارنەهێنانی ماددە کیمیاویەکان لە خاکدا ئەو پرۆژەیە کایلای بەر لە ساڵ و نیوێک لە ئەمریکاوە گەیاندۆتە ئەم کەمپە، ئەمەش لە پێناو پارێزگاریکردن لە سروشت و خاک. ئێمە تیشک دەخینە سەر نمایشکردن و پەروەردەکردن، بەڵام نمایشکردنی چۆنیەتی پراکتیزەکردنی کشتوکاڵ بە شێوەیەکی سروشتی کە پێی دەوترێت کشتوکاڵی بەردەوام کە گرنگی بە دیزاین دەدات لە چاودێریکردنی زەوی. ڕۆژانە کاتژمێر 8 دەست دەکات بەوانەوتنەوە، دوای کاتژمێرێک دەچنە کێڵگەکە بۆ ڕاهێنان بە شێوەیەکی کردداری. زۆرینەی بەشداربووان دانیشتووی کەمپەکەن و بە گرنگیەوە لە بەشداریان لە کۆرسەکان دەڕوانن. دەڵێن پرۆژەکە ڕێگەیەکی تازەیە بۆ ئەوان کە لێی سودمەند بوون. ئەو قاشولکو ئەو تشت و قاشولکی هێکە ئەس ناوێژم ئەس دەینەم تۆزێکی بۆ خەڵاتە دروست دکەم ناعەم دکەم ئەلفرێن بەر حەدیقەخوا زۆر فیکی جوان دەرکەدووە، زۆر خزراواتە جوانت دەرکەوێ، هیچ مەوادی کیماوی هیچ استخدام ناکەم ji bo gul û şînatî û sewzeke hiç istihdam nakim. ئەم طریقەیە بۆ ئاوەکە کەم بەکاربێنێ. ئەم طریقە هەر جەڕەکی ئەیکێتە لە ژێر عارس پڕیەکی لە ئاو ئەم دارش استیفادەی لێ هەبێ دوای خۆی ئەو ئاوەکە لە خوارەوە هەڵەمژێ. کایلا دڵخۆشە بەوەی چەند ڕێکخراوێک دوای بەشداربوونیان لە کۆرسەکانی ئێستا کار لەسەر هەمان پرۆژە دەکەن. بە هیوایە ڕۆژێک پرۆژەکەی بگاتە زۆرترین کەس و ببێتە مۆدێلێکی تازەی کشتوکاڵکردن، ئەمەش لە پێناو پاراستنی ژینگە و مرۆڤ و بەرهەمی سروشتی و باشتر. Our hope is that this concept wouldn't stay on this farm. هیوادارم ئەم بیرۆکەیە لەم کێڵگەیەدا نەمێنێتەوە. هیوادارین ببێتە فەزای ڕاهێنان و ببێتە بیرۆکە کە خەڵکی تر بیبینن پێی سەرسان بن و بڵێن ئەمە سەرسوڕهێنەرە، منیش دەتوانم باشتر لە شوێنی خۆم پێشکەش بکەم. هیوادارم شێوازی کشتوکاڵی سروشتی بهێنینە ناوچەکە لە ڕێگەی جوتیارانەوە بیگەێنینە ئەنجام. وانەکانی کایلا ڕۆژانە بۆ ماوەی 5 کاتژمێر بەردەوامە و دوای تەواوبوونی کارەکەی بە هیوای ڕۆژێکی نوێ دەگەڕێتەوە بۆ شاری سلێمانی. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.